اینکه ام دزدتر سرویکی راستین که شانده که بلندی امریکی له هرم کردستان نش بکو بشداری بکن د پلانا که گرینکیا دسته گشتیا برهنه دا کوسبه د ور راگهاندن و امزانی که آرمانجا اوی شانده چه که سر آستا که بلند له هرم کردستان هنه زدگلوان دانستاندن بکن خیر بین از می‌فهمم خود دمن یاسین برای هر شکی می‌فهمم آناپریز برای فبرا اودیا بازرگانی آمریکا تایبت به کارباران روشالات نوراست و استیفلوس جگیر سروکی ل اودیا بازرگانی آمریکا با کارباران روشالات نوراست هنگل بخیر بین. Well, thank you very much. It's really براستی مایی خوشحالی که گوره که امروز من لکردستان 24 آمادم و زور سپاس با او دعوت و زور سپاس با او پیشوازی گرمه و بلای منو براستی مای شانازی که گوره که امروز جاری که هاتون تو هرمی کردستان و لیرا میوان داری کراوین و زور سپاس با درفت و خوشحالیشم که امروز لگل ایوا لسر امسردانه هندی گفتگو بکین و هیواد آخرین به یک وشتی زور باش بدست بهنین لگل هاوکارکان. زور بخیر بخاطر. سرتا بالاتو دست بکم اما جاری یکم نیه که ام شانده سردانی هرمی کردستان دکات. ام شانده لکیپک هاتونو آرمانجیان آمانجی سرکیتان چیه؟ براستی ئەمە جاری یەکەم نییە لە هەرێمی کوردستانین ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ جاریچکە هاتوونەتەوە سەردانی هەرێمی کوردستانمان کردووە لەگەڵ تیمێکی گەورەدا کە جەختمان سەرما لەسەر کەتی کشتکاڵە بە شێوێکی گشتی ئەمە بابەتێکی یەکجار گرنگە بۆ ئێمە و زۆر خۆشحاڵین کەوا کۆمەڵە کۆمپانیا لە بواری کشتتوکاڵیە لەگەڵ ئێمەدا بەشدارن لە بواری خۆراک لە بواری بەرهەمهێنانی کشتتوکاڵی لە بواری کۆگاکردن و ئەمبارکردن و هەروەها بۆ دابشکردنیان بۆ ڕێستۆرانتەکان و چێشتخانەکان واتە چۆنێتی ئامادەکردنی لەسەر تاوەکو کۆتایی تیمەکە 14 کۆمپانیا لە پێک هاتووە نزیکەی 24 بازرگانیش بەشدارن لە ناویدا. زۆر باشە بڕێز پێشبینی دەکرێت لە ساڵی 2000 لە کوتایی 2023 و لە 2024 جیهان ڕۆبەڕۆی کێشەی ئاسایشی خۆراک ببێتن. ئێوە پلانتان چییە لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەی پەرە بەم سێکتەرە بدرێتن لەبەرەوەی هەرێمی کوردستان ناوچەیەکی لەبارە بۆ کشتتوکاڵی پلانتان چییە بە هەمانگی لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەموارە؟ بەڵێ بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە و پرسیارێکی گرنگە کە وروژاندت سەرەتا من ئەمەوێ لەسەر دێژەی ئەوەی کەوا بە هاوکارەکەم وتی قسە بکەم ئێمە ئەم تیمە گەورە بازرگانیە هاتوینە ئێمە لە ڕابردووە ئەزمموی کاکردمان هەیە ئێمە ڕابردووە چیمان کردووە گروپی جیاواز و وەفتمان هێناوە لەسەر یەک سێکتەری دیاریکرا و کارمان کردووە واتە کۆی بابەتی سیستەم و ئیکۆی سیستەمی خۆراک جەختی سەرەکی ئێمەیە ئەلێرە ئێمە ئێستاکە بۆ سەکردەکانی هەرێمی کوردستان پرۆپۆزەڵێکمان پێشش کردووە بەهێنانی بازرگان و کۆمپانیا بازرگانەکانی بواری وەبەرهێنان لە بواری کشتتوکاڵەکە پسپۆڕن دەهێنینە هەرێمی کوردستان بەڕاستی سەبارەت بە هەرێمی کوردستان و داهاتووی ئەم پەیوەندیی کە هەیە لە نێوان ئێمە و هەرێمی کوردستانە شتێکە ئێمە لە ژووری بازرگانی ئێمە بۆ خۆمان ڕۆڵێکی گەورەمان هەیە و دەتوانین ڕۆڵێکی کاریگەر بجێڕین ئێمە نزیکین لە حکوومەتی ئەمریکا و ئێمە بەشکنین لە حکوومەتی ئەمریکا بەڵام زۆر پەیوەندێکی گرنگمان لەگەڵ حکوومەتی ئەمریکا هەیە و ئەرکی ئێمەش بریتە لە تونند تۆڵکردنی پەیوەندیە بازرگانی و ئابوووریەکان لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا بە شێوەیەکی گشتی ئێمە زۆر باش لە باردۆخە تێدەگەین دەزانینکەوە کۆمپانیەکانی ئەمریکا پێشتر لە بواری جیاوازدا لە هەرێمی کوردستان کاریان کردووە و بەرهێنانیان لە کەرتی جیاوازدا کردووە و ڕۆڵێکی سەرەکیشیان هەبووە لە ڕابردووە لە گەشتسەندنی بوارە جیاوازەکان و ئەزانین هەرێمی کوردستان شوێنێکی سەقامگیر و ئارامە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیش کەوای کردووە کەوا کۆمپانیەکانی ئەمریکا بێن بۆ هەرێمی کوردستان بریتی بووە لە فاکتەری سەقامگیری و ئارامی کە ئەمە خاڵێکی یەکجا گرنگە زۆر گرنگشە بۆ کۆمپانیا ئەمریکەکان تێبگەن لەوەی توانایەک هەیە بۆ ئەوەی کەوا بکرێت لێرەوە بەرهێنانی زیاتر بکرێت و بتوانین ئەم پەیوەندیە پێش بخرێت و هەر نەکتەنیا لە هەرێمی کوردستان ئەتوانین بۆ بەشەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستش بیگوازینەوە بە هەمان شێوە. ئێمە کە باسی سێکتەری کشتتوکاڵی دەکەین کۆمەڵێک قۆناغ و کۆمەڵێک جۆرە بەرهەم لە خۆ دەگرێت لە چاندنەکەی دواتر لە گرنگی پێدانەکەی دواتر کە بڵێم بەرهەمەکە بەرهەم دێنرێت و دواتر
ساغکردنەوەی بە پیشەسازیکردنی بەرهەمەکە ئەم شاندەی ئێوە دەتوانن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە کام قۆناغدا هاوکار بن لە بەرهەمێنانەکەی یان لە بە پیشەسازیکردن و هاوردەکردنێکیشی بۆ نمونە ئێستا بەشێک لە بەرهەمەکانی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان هەناردەی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی کەنداو دەکرێت ئێوە لەو بوارەشدا هاوکار دەبن لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان یان لە یەکێک لەم قۆناغانەدا بەڵێ بەڕاستی کۆمەڵێ بوار هەیە کە ئەمریکەکان و شارەزایانی ئەمریکی دەتوانن کاری لەسەر بکەن بۆ هەرێمی کوردستان بتوان هاوبەشیان هەبێ و هەماهەنگیان هەبێت لەم بوارەدا کە بواری کشت و کاڵەکە وەکو باسمان کرد لە تۆ چاندن و سەرەتاکانیەوە تاوەکو ئەگاتە بازاڕەکان بە شێوکی گشتی ئێمە هیواخوازین کەوا ئەم سەردانە ئابوووریەی کە پێکاتووە لە شاندێکی بەرفراوان بتوانێت پەیوەندەکەتون تۆڵ دەکە بتوانێت لێک تێگەیشتنی باش دروست بکات و لەم بوارە کار بکە و ئێمە زین تێگەشتێکی بەرفراوانتر هەیە لە دەرەوەی ئەم شاندەی کە هاتوونە من بۆ خۆم لە ئیندیانا گەورە بووم لە ئیندیانا بەڕاستی قوتابخانەی گەورەی بواری کشت و کاڵی هەیە کەوا خەڵکانێکی زۆر پەروەردە بوون لەو قوتابخانانەوە و شارەزایەکی یەکجار گەورەیان هەیە لە بواری کشت و کاڵیە هەموو ئەم هێنانی ئەم کەسە پسپۆرانە ئەتوانێت بێتە هاوکارێکی باش لە پێشخستنی کارتی کشت و کاڵی و لە زیادکردنی شارەزایی کە ستافەکانی ئێرە بۆ چوتیارانی ئێرە بە شێوکی گشتی تەمەن لە بواری پەروەردە و لە بواری داهێنان لە بواری کشت و کاڵیە یەکجار گرنگە و کاتێ دێتە سەر کەرتی تایبەت من و ئانا لە بەیەکەوە هاتووی لەگە تیمێکی گەورە ئێمە بە شێوکی گشتی کۆمپانیایی تایبەتمان هێناوە کە ئێستاکە لە شاندەکە لەگەڵ ئێمەدان دەتوانن ئامێر و کەلوپەلەکانش دابین بکەن لە سەرەتای چاندنەوە تاوەکو بەرهەمهێنان و کۆگاکردنی و ناردنی بۆ بازاڕەکان بەیەکەوە کاری لەسەر بکرێت و زۆشتی نایەک هەیە لەم بوارەدا ئێمە ئەتوانین هەردوو لا بەیەکەوە ئەنجامی بدەین و ئامانجی ئەم شاندەش ئەوەیە کە دەتوانێت ئەم شتانە بخاتە بەردەمی حکوومەتێرە و بەیەکەوە کارێک لەسەر کەرتی پێشکە و کشتکاڵ بکرێت و هەموو هەوڵێک دەدەین وەکو ژووری بازرگانی بە هاوکاری لەگەڵ حکوومەتی ئەمریکا و بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەین لە کەرتی تایبەتە پێشکەوتنێکی تایبەت لەم بوارە بەجێبێنین و هیوادارین کە کاریگەریەکی گەورەشی هەبێت لەسەر کشتکاڵ لە هەرێمی کوردستان خاتونانە ئێمە لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستانین ئەو بەرهەمانەی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن پێمان خۆشە و تامەکەی بۆمە چێژێکی تایبەتی هەیە لە مارکێتەکانی ئەمریکا کۆمەڵێک بەرهەم دەبینی و ڕەنگە هەرێکیان لە وڵاتێکەوە هاتبێتن یان هاوردەکرابن چ بەرهەمێکی هەرێمی کوردستان سەرنجی ڕاکێشایی حەزت دەکرد کە ئەم بەرهەمانە لە مارکێتەکانی ئەمریکاش ببینی بەڵێ ئێمە بە دڵنیایەوە ئەم شاندەکە هاتووینە ئێمە لە کاتێکی دیاریکراودا هاتوون دەرفەتی زۆر هەبووە گفتوگۆمان لەسەر کرد و هەندێک لە کۆمپانیەکان پسپۆڕن لە بوارە جیاوازەکانی کشت و کاڵی ئێمەش ئەمانەی هەمهەنجەکان بەرفراواتر بکەین بەڵام بەڕاستی ئەمە زۆر گرنگە بۆ کۆمپانیەکانی کە ئێستا کە بەشەکەن لە شاندەکەی ئێمە چکە ئەم بازارێکی تازەیە بۆ کۆمپانیا ئەمریکەکان ئێمە ئێستاکە تاوەکو ئێستاکە لە ڕووی کشت و کاڵێەوە کەسی پسپۆڕنین بەڵکو ئێمە هاتووینە ئەو ڕێگەیە خۆش دەکەین تاوەکو ئەم شاندا بەشدار بن لەگە هەرێمی کوردستانە گفتوگۆ بکەن و بتوانن لە بواری کشت و کاڵیە گفتوگۆی زیاتر بکەن و ئێمە خۆشحاڵین گەشتبینین لەوەی کە ئەتوانین زۆر زیاتر لە ژینگی هەرێمی کوردستان شارەزابین بزانین بزانین چۆن بەو بەرهێنان بکەین و ئەو پەیوەندیە بەرفراوانتر بکەین و کە بە جۆرێک بێت هەردوو لا سوودمەندی سەرەکی بێت تێدا بەڕاستی قورسە ئێستا کە بڵێم یەک بواری تایبەت هەیە یا بازارێکی تایبەت هەیە یا خۆت بەرهەمێکی تایبەت هەبێ ئێمە ئیشی لەسەر بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم شاندەی کە هاتوون دەرفەتی گەورە دەخەنە بەردەم بۆ ئەوەی کە گەشە بە سێکتەری کشت و کاڵ بدەن لە بوارە جیاوازەکاندا و هیواخوازین بتوانین کاریگەرێکی گەورە دروست بکەین و من ئەگەر بمێ شتێک زیادە بکەم بەدەر لەوەی کەوا هاوکارەکەم باسی کرد لە ڕاستیدا ئێمە لێرە نین وەکو ژووری بازرگانی بۆی بە کۆمپانیەکان بڵێن کە وەرن بزنس هەیە و کاری خۆتان بکەن بەڵکو ئێمە هەوڵ دەدەین چێکین هۆشیاری کۆمپانی ئەمریکان بەرزکەینەوە و دروست پەیوەندیەک دروست بکەین لە نێوان بازرگانە ئەمریکیەکان و کۆمپانی ئەمریکیەکان لەگەڵ حکوومەتی کوردستاندا و لە بواری کەرتی تایبەتدا بۆ ئەوەی وەبەرهێنان زیاتر بکرێت بۆ ئەوەی بازرگانی دوولایەنە زیاتر بکات بە شێوەیەکی سروشتی ئەگەم بڵێم زۆر گرنگە بۆ کۆمپانی ئەمریکیەکان سەرەتا بزانن ژینگەی بازاڕەکە چۆنە زیاتر شارەزا بن لە ژینگەی کاتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا پێک هاتە و ژێرخانی هەرێمی کوردستان چۆن
چۆن کار دەکات و لە عێراق بە چ شێوازێکە و ئایا چەند گونجاوە بۆ کۆمپانی ئەمریکیەکان بتوانن پێکەوە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستاندا ئەم کارە بکەن و چۆن ئەتواندرێت کەوە کار لەسەر بکرێت واتە ئێمە دەمانەوێت بە شێوازێک ئەم پەیوەندە دروست بکرێت کەوە چالاکی زیاتر بێت و جوتیاران لێرە بن لەگەڵ جوتیارانە کار بکرێت و بتواندرێت بازاڕی عێراق و هەرێمی کوردستان بە بەرهەمی ناوخۆ پڕ بکرێتەوە طبعا ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی کەوە ئەم هەماهنگگە زیاتر بکرێت بۆ وڵاتانی کەنداوش ئێمە ئەمانەوە ئەم دەرفەتە بقۆزینەوە کەوا حتا بەرهەمی هەرێمی کوردستان بە جۆرە پەری پێ بدرێت بنێرێ بۆ ئەمریکاش زۆر گرینگە بۆ کۆمپانی ئەمریکان بۆی ئەم تێگەیشتیان هەبێت لە سەرمی کوردستان و بتوانن ئەو دەرفەتە بقۆزنەوە ئێمە ئەمانەوێت ئەمیان پێ بناسیێنی و ئامانجی سەردانەکەی ئێمەش ئەوەیە خەڵکانێکی زۆر هەن کە لە ئەمریکا پسپۆڕن لەم بوارەدا دەتوانن یعنی بۆن لە هەرێمی کوردستان ئێمە هەنجونێکی نایەبمان هەیە پرۆسی پاکێجکردن و ئامادەکردنی هەنجون بۆ وڵاتانی دەرەوە شتێکی نایە بە ئەنجام بدرێت ئێمە زۆر حەزمان بە هەنجونی کوردستانە بەدڵنیایەوە ئەمە بۆ نمونێ ئەتوانین وا بکەین کە ئەمە یەکێکە لەو بەرهەمانی کە ئەشێ بۆ ئەمریکاش بنێتێ وەکو هەنجونی کوردستان بۆیە جۆرێک چالاکی پێویستە لە دەرەوەی کەەوە ئێستا هەیە هێنانی چالاکی نیێ و ڕوئیای نیێ و کارکردنی نییە پێویستە بۆ هەرێمی کوردستان ئەمەش ئەرکی ئێمەیە و ئامانجی زۆر باشە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بەڕێستێف بەشێک لەوەی بڵێن بە شێوەیەکی زۆر پشت بە نەوت دەبەستێت بۆ وەکو سەرچاوی داهات حکوومەت هەرێمی کوردستان یەکێک لە پلانەکانی کابینەی نوێم ئەو بە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات بووە بە پێ لە کۆڵینەوەکانی ئێوە خاکی هەرێمی کوردستان چەندە لەبار بووە بۆی بتوانین لە ڕۆی بەرهەمی کشت و کاڵەوە گرنگیکی زیاتری پێ بدرێت و وەکو سەرچاوەیەکی گرنگی داهات و بازرگانی مامەڵێ لەگەڵ بکرێتن لە ناوچەکە هەمووی یعنی پێداویستی خۆراک نەک لە عێراق بەڵکو لە کەنداویش وڵاتانی دەوروبەریش دابین بکات من ئەمەوێ بڵێم کەوا ئەگەر ئێمە لە ڕووی مێژووە تەماشای بکەین عێراق و هەرێمی کوردستان شوێنێک بووە کەوا پێڵی خاچی میزۆپۆتامیاکان بەڕاستی زۆر بە شێوەیەکی سروشتی ئێرە شوێنێکە بۆ کشتتوکاڵ چونکە مێژووی درودێژیان لەم بوارەدا هەیە زۆر گرینگە بۆ ئەوەی کەوا بیکردنەوەی ئێمە و هەروەها تێڕوانینی ئەمریکەکان و بناسین بەم ژینگەی کەوا هەیە هەرێمی کوردستان چ توانایەکێ و عێراق و خاکەکەی چ توانایەکیان هەیە و ئەمەش وەکو تۆ ئاماژت پێدا خاڵێکی گرینگە بۆ هەمە چەشنکردنی ئابووری بەگشتی ڕاستە لە ڕابردووە عێراق و هەرێمی کوردستان پشتیان بەستەوە بە نەوت و گاز و تاکە سەرچاوی داهاتیان بووە بەڵام ئێستا کاتی ئەوەیە کەوا بێ ئابووری هەمە چەشنکەی سەرچاوەکانی داهات هەمە چەشنکەی بەم ڕۆژەوە کار بکەی ئەو توانانی کەوا هەیە لە وڵاتانی جیاوازەوە بهێنی بۆ ئێرە بتوان گەشە بەم کەرتە بدەن بە جۆرێ خزمەتی هەمە چەشنکردنی ئابووری بکات و کات درێژخایەنتریشە بە ئێمە پێمان وایە ئێستاکە کار هەیە و کەشەیەکی بچووکی کردووە بەڵام هێشە دەرفەتی گەورە هەیەکەوە داهێنەران و بەرهێنەرانی ئەمریکا و تەکنۆلۆژیای ئەمریکا لە بواری گشت و کاڵیدا بهێنین بۆ ئێرە بۆ بنیادنانی تواناکانی جوتیاران و دروستکردنی ژێرخان و سیستەمێک تاوەکو بتوانی ئەم پرۆسەی بە کشت و کاڵکردن و ئامادەکاری بکەی بە پیشەسازیەک و براندەکانی ئەمریکی و شارەزایانی ئەمریکی بێنی هاوکاری کۆمپانیا لۆکاڵەکانش بن بە یەکەوە بن پرۆسەکە بە جۆرێک پێش بخەن کە نەک بەرهەمی ناوخۆی کوردستان ناوخۆی کوردستان پڕکاتەوە بەڵکو بنێردرێ بۆ وڵاتانی کەندا و وڵاتانی دیکەش دەرفەتێکی زۆر گەورە هەیە بۆ ئەنجامدانیم کارە زیاتر ئەگە من مێ قسە لەسەر ئەوەی کە بەڕستی بکەم ئێمە ئەزانین کەەوە ئەولێوەتی ئێستای کابینی نوێن بریتە لە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهاتوو بۆیە ئێمە تیمێک و شاندێکی گەورەمان هێناوە بۆ ئەوەی ئەو دەرفەتانە کەشف بکەین کەوا هەیە و لە بەردەستایە بۆ ئەو دەرسکردنی کار بۆ دروستکردنی سیستەمی کارکردن و لە بڕی مامەڵەکردن و اعتیمادکردن و پشتبەستن بە بۆڕینەوت ئەشێت کشت و کاڵ بە جۆرێک پەرە بسێنێت کە بتوانێت هەمە چەشنکردنی ئابووری بۆ هەرێمی کوردستان زۆر باشە کەواتە ئێوە دەزانن یەکێک لە پلانەکانی یان استراتیژیەکانی کابینەی نوێم ئەوە بۆیە ئێوەش کشتتوکاڵتان هەڵبژاردووە بێجگە لە کشتتوکاڵی ئامانجی سەردانەکەتان شانتەکەتان لە چی پێکاتە بۆ نمونە لە بابەتی ئاژەڵداری لە هەرێمی کوردستان چۆن دەتوانن سەرنجی بازرگان و برنەرەکان ڕابکێشن بۆی لە هەرێمی کوردستان گرنگی بە سێکتەری ئاژەڵداریش بدرێتن ئەم بسیارە بە بۆ خاتولانە بەڵێ ئێمە خۆشحاڵین کەوا کە ئەم
شاندی لەگەڵ ئێمەیە کەسانی شارەزای لە کەرتی جیاواز تێدایە واتە لە بڕی ئەوەی کەوا ئێمە یەک استراتیژمان هەبێت تەنیا لە یەک بواردا کار بکەین ئەو شاندەی کە لەگەڵ ئێمەدان خەڵکانێکی تێدان لە کەرتی تایبەت و شارەزایین لە بوارە جیاوازەکان هەیە و ئەو کەسانی کەوا لە ناویادان دەمەشای هەموو دەرفەتەکانی کارکردن دەکەن و تەمەشای سێکتەرەکانی دیکەش دەکەن وەکو وتم گروپەکە هەمە چەشنن لە بزنوسی بچووکەوە تاوەکو کۆمپانیای گەورەی نێودەوڵەتی تێدایە بۆیە ئەوەی ئێستاکە ئەوەیە کە ئێمەمانەوێ شتێک بەدی بهێندرێت کە هەمە چەشم بێت نەک تەنیا لە یەک سێکتەردا بەڵام ئەمە دەستپێکەکە ئەوەی ئێمە هاتوین کە لێرە ئەوەیە کە ئەمانەیە زیاتر لەو دەرفەتانە فێربین کە هەیە لێ بەردەستایە بۆ کارکردن و بتوانن بازرگانەکان ژینگەکە بە ئاسانتر تێبگەن و باشتر بەرچاویان ڕوون بێ و پاش ئەوە سەردانی دیکەش دەبێت بۆ ئەوەی کەوا بزانن تا چەند دڵنیا بنەوە لەوەی کە دەست بکەن بە کارکردن و دەرفەتەکان زیاتر بقۆزنەوە فەرموستیف ئەگە منمێ شتێکی زیاتر لەسەر ئەوەی هاوکارەکەم وتی زیاد بکەم ئەو کۆمەڵی خاڵی زۆر گرنگی ئاماژە پێدا لەسەرەوەی کەوا بەڕاستی ئەم تیمەی کە هاتوونە یا ئەم شاندی هاتوونە خەڵکی جیاوازیان تایە و تەمەشای دەرفەتە جیاوازەکان دەکەن کە لە هەرێمی کوردستاندا لە بەردەستدایە و ئامادەیی کەرتی تایبەت و کەرتی حکوومەتش بۆ کارکردن زۆر خاڵێکی گرنگە ئێمە بۆ خۆمان وەکو ژوورەکە ئێمە نوێنەرایەتی دەیان کۆمپانیای گەورە دەکەین و لە جوگرافیایکی بەفراوانی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناو فدراڵەتی ئەمریکا ئەوەکو دەزانن کەوا کۆمپانیەکان بەشێکیان ئەندامن بەڵام بەشێک لە کۆمپانیانش کە لە ویلایەتەکانی دیکەون لە ڕووی جوگرافیاوە دوورمەودان لە ناو ئەمریکا بەشدارن لە ژووری بازرگانی ئەمریکا و ئەوان ئەزمموی زۆریان لە سێکتەری جیاواز ها لە ئەمریکا هەیە و ئێمە بەرناممان وایە کە ئەوانش بەشێک بن واتە ئەم تۆ ژووری بازرگانیە تۆڕێکی بەرفراوانە لە سێکتەری جیاواز و لە بازرگانی جیاواز و لە شارەزای جیاواز ئێمە وەکوتم 14 کۆمپانیامان هێناوە 24 بازرگان هاتوونە بەڵام ئێمە یەکەم هەنگاومان ئەوەیە کەوا هۆشیاری بازرگانانی ئەمریکا بەرزکەینەوە زیاتر ژینگە هەرمی کوردستانیان پێ بناسێنین و سەرەتاش لە کوچکاڵ دەستمان پێکردووە بەڵام ئەوان دەتوانن تەمەشا بکەن کەوا بربەستەکان چین و دەرفەتەکان تین لە سێکتەرەکانی دیکەیە تاوەکو بتوانن و بەرهێنانی تێدا بکەن مەویستمان ئەوان بۆ خۆیان بێن بە چاوی خۆیان تەمەشای ژینگەکە بکەن بۆیە ئێمە نامانەوێت یەک سەردان لە ماوەی چەند ڕۆژێکا بکەین بەڵکو ئەمە بریتە لە هەوڵێکی بەردەوام پرۆسەیەکی بەردەوام و سەردانی بەردەوام تاوەکو دەتوانین ئەو پەیوەندی ئابوووریە بەهێزکەن لە نێوان هەرێمی کوردستان و زۆر باشە لە سەرەتادا ئێمە باسی ئاسایشی خۆراکمان کرد هەرێمی کوردستان ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە بە چاندنی گەنم ئەم شاندەی ئێوە پێم وایە تایبەتمەندەکان هەم لە خۆراک و لە تۆ ئۆپین و ئاوداریەکێشە لە بابەتی تۆ و پێیندا هەماهەنگیتان چۆن بووە یان چی دەبێتن لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان و جوتیاران بۆ ئەوەی بەرهەمێکی باشیان هەبێتن دواتر دێمە سەر ئاوداریەکەشی خاڵێکی گرنگ و پرسیارێکی گرنگت ئاماژە پێدا ئێمە حەز دەکەین کەوا ئەم شاندا چەندین دانیشتنی هەبێت لەگەڵ وەکو بەڕێز وەزیری کشت و کاڵ بۆ ئەوەی کەوا دوایین زانیاریەکانمان دەستکەوێت لەوە کوتی زاری وەزیری کشت و کاڵەوە تاوەکو بزانین پێویستەکانیان چیە و ئەو دەرفەتانن چیەکە بازرگانی ئەمریکان ئەتوانن کاری لەسەر بکەن و پاشان وەکوتم لە سێکتەری کشت و کاڵەوە لە سەرەتای چاندنەوە تاوکۆگاتە پرۆسەی پاکێجکردن و ئامادەکردنی بۆ کۆگاکردنی بەرهەمەکان و نردنیان بۆ بازار ئەو شاندا هەموو توانای و شارەزاییان هەیە بەڵام سەرەتا ئەمانەیە بزانین کەوا توانای کۆگاکانی هەرێمی کوردستان چەندێکە ژینگەی کشتکاڵی لە هەرێمی کوردستان بە چ شێوازەکە چ شتێک ئێستا بەرهەم دێت و کەم و کوڕەکان لەو بوارەدا چین و چۆن ئەکرێت پێش بخرێت هەموو ئەم پرسیارانە لەگە وەزیری کشتکاڵدا وەڵام دەدەینەوە و وەڵام وەردەگرین و هەروەها ئێمە کۆمەڵێک خەڵکی دیکەمان لەگەڵدایە کەوا نوێنەرایەتی ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا دەکەن لە بواری جیاوازدا بۆیە ئێمە دانیشتنی دیکەمان دەبێت سەردانی دهۆک دەکەین سەردانی سلێمانی دەکەین تەمەشای ژینگەکەی کشتکاڵی دەکەین وەکو وتن ئێمە ئەمانەیە پەیوەندیەکی نوێ دروست بکەین وەکو ئەم شاندنوێی کە هاتووە لە بۆ کۆمەڵێک ئامانجی گەورە و جیاواز و هیواخوازین بتوانین کەوا کۆمەڵێک پارتنەر و هاوبەشی سەرەکیش لە هەرێمی کوردستاندا بدۆزینەوە بۆی پێکەوە کاریان لەگەڵدا بکەین ڕەنگە کارێکی زۆرمان لە پێش بێەوەی ئەنجامی بدەین بەتایبەتی پاش ئەوەی کە ئێمە ئەڕۆینەوە دەبێ ئامادەکاری زیاتر بکرێت
بێ وەکو ژووری بازرگانی ئێمە ئەمانەوێ بڵێن کەوا ئێمە بە شێوەیەکی کردداری کار دەکەین و لە ڕابردوشدا لە هەرێمی کوردستاندا هەبووین و سەردانمان کردووە بۆیە ئێمە هەوڵ دەدەین کەوا ئەم پەیوەندیەت و تۆڵتر بکرێت و دەگەڕێنەوە ئەمریکا گفتوگۆی ئەو دەرفەتانە دەکەین کە لێرە بازرگانن بە چاوی خۆیان بینیوانە پاشان پلانێک دادنێت بۆ ئەوەی کەوا سوود لەو سەرچاوانە بۆ بگیرە کە لێرەدا هەیە و دەست بکرێت بە کاری حەقیقی. زۆر باشە خاتون لانا ئێمە کە باسی ئەمریکا دەکەن یان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باس لە یەکێک لە وڵاتە بەهێزەکان دەکەین لە ڕووی ئابووریەوە ئێمە ڕاستە ئێستا باسی ئاسایشی خۆراک و خۆرا دەکەین بەڵام ئەمریکا دەوڵەمەندە لە هەموو ڕێکەوە لە ڕووی بزنسەوە پلانتان چییە وەکو بڵێن ژووری بازرگانی ئەمریکا تابێت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە سێکتەرەکانی تریشدا پەیوەندی بازرگانی لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان دروست بکرێتن لە پیشەسازی یان لە تەکنۆلۆژیا و یان هەر بوارێکی تر یان کانزەگەری بوو نمونە. بەدڵنیایەوە ئێمە بینیمانەک لەوەی کە دەرفەت هەیە بۆ کۆمپانیەکانی ئەمریکا بۆ ئەوەی لە هەرێمی کوردستاندا کار بکەن بە تەنیا وتمان تەنیا کشتکاڵنا بەڵکو دەرفەت هەیە لە بوارەکانی دیکەش و حتا بۆ ئەو کۆمپانیانەی کەوا لەگەڵ ئێمەدا هاتوونە ئەو کۆمپانیای لەگەڵ ئێمە هاتوون کۆمپانیای پڕزانیاری و داتان کۆمپانیایەکن کە تەکنۆلۆژیای مۆدێرن بەکاردەهێنن لە بواری خۆیاندا و زۆر گرینگە کەوا تەمەشای هاوبەشی بەرامبەرکەن کە هەرێمی کوردستانە بزانین لە ڕووی مەیدانیەوە چه جۆرە توانایەکیان هەیە و چه جۆرە بوارێک کەم کوڕیانتیدا هەیە و ئەکرێت پێشکەوتنی زیاتری بەدیست بهێنرێتێدا واتە ئێمە ئەتوانین بڵێن کەوا بواری جیاوازیە بەدەر لەمە ئێمە ئەمانەیە کۆمپانیا ئەمریکیەکان تەنیا لە کشتتوکاڵدا و بەرهێنان و پێشکەوتن نەکەن بەڵکو بواری دیکەش هەیە کە پێکەوە بەیەکەوە کەشفی بکەین و کاری زیاتری لەسەر بکەن ینی ئێرە بەڕاستی ناوچەیەکە دەرفەتە بۆ وە بەرهێنانی ئەمریکا گەشتیا بدرێت و لەگەڵ ئەوەی کە ئاماژەم پێدا وەکوی ستیڤش خاڵێکی گرنگی لەسەم بابەتە باس کرد ئێمە وەکو ژووری بازرگانی ئێمە نوێنەرایەتی بازرگانی ئەمریکا ئەکەین بە شێوەیەکی گشتی و تەواو جیاوازین لە حکوومەتی ئەمریکا و کار دەکەین لەگە حکوومەتی ئەمریکا وەکو هاوبەشێک ئامانجمان ئەوەیە کە هاوکاری کۆمپانی ئەمریکیەکان بکەین بۆی بێن لە هەرێمی کوردستان کار بکەن لە ئاسایشی خۆراکەوە بگرە بۆ بوارە جیاوازەکانی دیکە و ئێمەش ئەمانەوێت دەرفەتە ئابوووریەکانتون تۆڵتر بکەین لە نێوان هەردوولادا بۆ خاڵێکی زۆر گرنگە و پرسیارێکی گرنگە کە تۆ کردت لەگەڵ ئێمە جەختمان لەسەر کشت و کاڵە ئێمە با ئەوە لەمان لەبیر نەچێکەوە سێکتەری دیکەی گرنگ هەیە لە هەرێمی کوردستان ئەتکرێت کاری لەسەر بکەین لە بوارەکانی پیشەسازی و سیستەمی بانکی و تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی هەموو ئەمانە بواری گرنگ و سێکتەری گرن لە هەرێمی کوردستاندا کە ئەکرێت پێکۆکاری لەسەر بکەین و بتوانین بۆ بەرهێنانی ئەمریکی بێنین بۆ پەرەپێدانی ئەم کارتانە و هەروەها ئەمێ بڵێم زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی جەختمان لەسەری سێکتەر بێت وەکو دەستپێکی کارەکان بۆیە ئەم سەردانەمان کردو جەختمان لەسەر کشتتوکاڵە بەڵام لە داهاتوودا دەتوانین بڵێن کە وەکو ژووری بازرگانی شاندی دیکە بێنین بۆ هەرێمی کوردستان بۆ بوارە جیاوازەکانی دیکە و کارکردن لەسەر سێکتەرە جیاوازەکانی دیکە وەکوتم ئێمە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان هاتوین کۆمەڵە کۆمپانیامان لەوێ بینیوە لێرەش کۆمپانیامان بینیوە کە لە بواری کەرتی تەندروستیدا کۆمپانیا هەیە لە بواری ژینگەدا دەشێت کار بکات و هەروەها بۆ بابەتی ئالەنگارەکانی بەردەم گاز یعنی ئێمە ئەزاین هەمیشە دەرفەتێکی گرنگ هەیە بۆ بنیادنانی توانای گاز و بەرزکردنەوەی ئاسیا و بەرهێنانی گاز کە سەرچاوەیەکی سەرێکی دابینکردنی وزەیە دەکرێت کاری لەسەر بکەین بە تایبەتی لەگە گۆڕانکارەکانی کەش و هەوایە ئێستاکە بابەتی پشتبەستن بە گازی سروشتی خاڵێکی یەکجا گەنگەکە توانرێت کۆمپانیا ئەمریکان لەم بوارەدا کار بکەین وەکوتم ئێمە ئەمانەی عێراق وەکو یەک دەوڵەتی گەورە ئەتوانین وا بکەین لە ڕووی بانکیەوە عێراق بکەینە ئاسێک ستانداردی بەرز کە بتوانرێت بە کار بکات بە پێی ستانداردە نوێیەکان وەکوتم لە بواری تەکنۆلۆژیادا ئێمە لە کوردستان 24ەوە قسە دەکەین دەبینی بە تەکنۆلۆژیایەکی نوێوە کار دەکات بۆیە زۆر گرنگەوە تەکنۆلۆژیای نوێی ئەمریکیش بێن و ئاشنای بکەین بە هەرێمی کوردستان هەموو ئەمانە بواری جیاوازن کە ئەکرێت ئێمە چالاکی مان هەبێت و ئێمەش وەکو ژووری بازرگانی ئەمریکا ئەمانەوێت لە کۆی ناوچەکە و لە عێراقدا هەموو شاندەکانی خۆمان لەم بوارەدا بینین پێش و کار بکەن خاڵێکی گرنگت کرد کە بابەتی گاز دەمێ باسی سەرەتا باسی نەوت بکەم اینجا بێن باسیکە بکەم بەمە هەواڵێکیشمان هەبوو پێشستا گروپی دوستانی کوردستان لە
واشنطن دوشتانی کورد لە واشنطن داوان لە کۆنگرس کردووە کە لەگەڵ وەزیری دەرەوە هەمانگیانە بێتن دووبارە نەوتی هەرێمی کوردستان بڵێن هەناردە بکرێتەوە. ئێوە تا چەند ڕۆڵتان هەیە بڵێن وەکو ژووری بازرگانی لەم بابەتەدا و تا چەند لەگەڵ ئەوە دەنە هاوکاری کۆمپانیای نەوتەکانی ئەمریکی بکەن بۆ ئەوەی ئەوان زەرمەند دەبن دووبارە نەوتی هەرێمی کوردستان دەست بە هەناردەکردنەکە بکرێتەوە. بەڵێ جارێکی کە من ئەمێ بڵێمەوە پرسیارێکی گرنگت کرد بەڕاستی لە کۆتاییدا من ئەمێ بڵێم کەوا ئێمە وەکو ئاناخان ئێمە سیاستمەدار نین، ئێمە دیپلۆماتکار نین و حکوومەتی ئەمریکا خۆی نوێنەرایەتی خۆی هەیە، ئێمە نوێنەرایەتی بازرگانی ئەمریکا دەکەین. ئێمە بەڕاستی ئێستاکە بە لە بواری سێکتەری نەوت و گازدا کاری ڕابردوو باش کراوە، بەڵام ئێمە ئەمانەیە بڵین چی؟ ئەمانە بڵین ژینگەیەکی بازرگانی لەبار پێویستە هەبێت تۆی بۆی بتوانی کاری باشی تێدا بکەیت و بتوانی و برهێنانی زیاتر لێ بکەیت. کۆمپانیا و بازرگانی ئەمریکی وڵاتانی دیکە بە شێوەیەکی گشتی دەبێت متمانەیەکی تەواو دروست بکرێت، دەبێت چکە ئەوان بە ملیۆنان دۆلار سەرف دەکەن لە کەرتی گازدا لە ڕابردوو شاکراوە. ئێمە ئەمانەوەیە کە ئەوانەی لە ڕابردوو دەستیان پێکردووە بەردەوام بن بۆ ئەوەی سەرنجی ئەمانەی نوێژ ڕابکێشێت. پرسیارەکە ئەوەیە تا چەند متمانە هەیە بەوەی کە ژینگەیەکی لەبار هەیە بۆ کارکردن بە شێوەیەکی بەردەوام لە سێکتەری نەوت و گازدا. زۆر گرینگە بابەتی سەقامگیری و ئارامی و ژینگەیەکی ئارام بۆ بەردەوامیدان بە وەبەرهێنان. بۆیە ئێمە ئێستا تەماشای ئەو بەربەست و ئاڵنگاریانەش دەکەین کە لە بەردەم کەرتی گاز هەیە و بە شێوەیەکی گشتی کۆمەڵگای بازرگانی و ژینگەی بازرگانی لە هەرێمی کوردستاندا دەبێت بزانین چۆنە و ئەبێ ئەمەش تێبگەینین کەوا ژینگەی بازرگانی لە هەرێمی کوردستاندا و ژینگەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە بازرگانی ئەمریکیەکان بناسێنین، هەم دەستنیشانی بربەستەکان بکەین، هەم دەستنیشانی دەرفەتەکان بکەین و هەوڵ بدەین کەوا بە جۆرێک ژینگەیەک ئامادە بکرێت کەوا متمانە و دڵنیایی بدا بە کۆمپانیا و بازرگانی ئەمریکیەکان تاوەکو بێن لێرە کار بکەن. بابەتی سیاست، بابەتی دیپلۆماسیەت ئێمە بەجێڵین بۆ بەشارەزان لە ناو حکوومەتی ئەمریکا پەیوەندی بازرگانی و ئاوبووری لەگەڵ سیاست پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەیە، بۆیە ببوورە ئەگەر هەندێک جار تێکەڵ یەکتر ببن، ینی کاریگەریەکەی هەر لەسەر هەیە. بەڕێز ئانا، هەرێمی کوردستان دەبینین ئەوە چەندەمین جارە شاندی ئێوە دێن هەرێمی کوردستان. یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان چەندە لەبارن بۆ ئەوەی وەبەرهێنەرانی بیانی بە تایبەت وەبەرهێنەری ئەمریکی و بازرگانی ئەمریکی بێت لە هەرێمی کوردستان بازرگانی وەبەرهێنان بکاتن. ببوورە بە سەبارەتی ژینگەی کارکردن و تێڕوانینی کۆمپانیا ئەمریکیەکان ئەوەیە کەوا ئێمە دەتوانم بڵێم ئەوان گەشتبین و ئێمەش گەشتبینین بەو ژینگەی کەوا هەیە. لە ئاستی خەڵکیێکا من قسەم کردووە لە چ کەساتی کۆڕانایە زۆر قورس بوو سەفەرکردن ئەنجام بدرێت بۆ نمونە بۆیە ئەبینین جۆرێک لە خواستێکی کرانەوەی کۆمپانیەکانی ئەمریکا هەیە بۆ ئەوەی کە بەڕووی دەرەوە بکرانەوە و پەیوەندێکی نوێ دروست بکەن و بە دوای هاوبەشی نوێ دادەگەڕن. وەکووتمان کاتێکش کە تۆ ئاسی متمانت بەرز کردەوە و ژینگەکانت دەباتە کرد و یاساکانت زیاتر خستە بەر چاو ئەتوانی و بکەیتەوە ئەم بازرگانانە و ئەم تیمە بێنە ئێرە و وەکو کۆمەڵگای بازرگانی ئەمریکی وەکووتم زۆر گرنگە ئێمە ئەو بەرچاوڕوونیان پێ بدەین و بەرچاویان بە تەواوی ڕوون بێت لەسەر ژینگەی کارکردن لە هەرێمی کوردستان و زیاتر فێر بن لەسەر ئەوەی کەوا ئەولەویەتی حکوومەت چییە و پرۆژەکانی حکوومەت چییە و خواستی حکوومەت چییە. ئەمە زۆر گرنگە کە لە شاندە ئەمریکیەکە تێ بگەندرێت و ئەرکی ئێمەش ئەمەیە بۆ ئەوەی کە کاتێک گەڕانەوە بۆ ئەمریکا وەکو ژووری بازرگانی بتوانین لەگەڵیاندا و حتا ئەوەی کە ئێمە کۆیەکەینەوە دەگەڕێنەوە بۆ ئەمریکا و بەشداری و هاوبەشی پێ دەکەین لەگەڵ کۆمپانیەکانی دیکە کە ئێستا بەشێکن لەم شاندا بۆ ئەوانش بێنە پێشەوە بەیەکەوە کار بکەن لە ئایندا لە هەرێمی کوردستاندا. بۆیە ئەتوانم بڵێم شاندەکە ئەرکی فرە مەهام و ئەرکی فرە و جیاوازی هەیە و دەمانەوێت ئەو پامی لێرە دەبینەوە پێشکەشی کۆمەڵگای ئەمریکی بکەین. واگە بکرێت من دوو خاڵی دیکەی گرنگ ئاماژە پێ بدەم. یەکەم شت ئەوەیە کە بازرگانیکردن هەمیشە لەسەر بنەمای پەیوەندیی باش دێتە ئاراوە، لەسەر بنەمای متمانە دێتە ئاراوە. وەکو باسی ئەومان کرد لە سەردەمی کۆڕۆنایە بابەتەکان یەکجار قورس بوون بۆ بازرگانان لە ئاستی دنیادا سەفەرکردن نەما و بازرگانەکان توش کێشە بوون. ئێستاکە
بەشێکی زۆر لە بازرگانان لە ئاستی دنیادا پێیان وایە دەرفەتی نوێ هاتوۆتە پێشەوە بۆ ئەوەی کەوا لە شوێنانی دیکەی جیاواز بکرێنەوە کار بکەن بۆیە ئەمە گرنگە ڕاستە بابەتی ئابووری پەیوەندی بە دیبلۆماسیەت و سیاسەتەوە هەیە بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئەتوانم بڵێم ئەوە بازرگانیە کە ئەتوانێت بتمانە دروست بکات و ئەوەی وەکو ژووری بازرگانی کە هاتوونە لەگە شاندێکی بەرفراوانە ئێمە خەڵکێکمان لەگەڵ خۆماندا هێناوە بۆی قسە لەگە خەڵکانی وەکو ئێوە بکەن قسە لەگەڵ بەرپرسان و لایەنی پەیوەنددار بکەن ئێمە ویستومانە ئاستی هۆشیاری و تێگەیشتنی کۆمپانی ئەمریکان زیاد بکەین سەبارەت بە دەرفەتەکانی کارکردن لە هەرێمی کوردستان و وەکوتم ئەمە چییە بەشێکی زۆری سەرەکی ئەم سەردانێت تۆ بۆ نمونە کە تۆ لە وڵاتێکی وەکو تەکساس لە ویلایەتێکی وەکو تەکساسەوە دێیت بازرگانی و مەهارە و توانای خۆت دەهێنی لە هەرێمی کوردستانی بەگەر دەخەی ئەمەیە کەوا دەکات پەیوەندی بازرگانی و ئابووری بەهێزتر بکات لە نێو هەردوولا کە هاوکاری بەشی دیکەش دەبێت بەڕاستی ئێمە جەخت لەسەر کۆمەڵە سەکتەری دیکەش دەکەین وەکو ئاماژەمان پێدا بۆیە ئەتوانم بڵێم کارێکی زۆر هەیە پێویستە بیکەین دراسێکی زۆرە لە پێشمان ئەنجام بدەین و هیوادارین ئاماژەت بە شتێکی گرنگدا یعنی هەمان پرسیار ئەگەر بە شێوازێکی تریش ئاراستەی بەڕێستان بکەم ئەو ئاڵنگارانی لە بەردەم و بەرهێنەرێکی ئەمریکی یان بازرگانێکی ئەمریکی چین کە لە جیاتی ئەوەی بڕواتن لە سعودیە یان لە وڵاتێکی تری کەنداوی وە بەرهێنان بکات نەتوانێت بێت لە هەرێمی کوردستان وە بەرهێنان بکات ئاڵنگاریەکان چین بۆش کەمتر دەبینین لە ڕاستیدا هەندێک لەو ئاڵنگارانە بریتە لەوەی تێنەگەیشتێکی باش نییە لەسەر هەرێمی کوردستان بەڕاستی دەبێ بازرگانانی ئەمریکا بزانن کە دەرفەتەکان چین بۆ نمونە لە کەرتی پشتکاڵ یاخود لە کەرتی تەکنۆلۆژیا یاخود لە کەرتی تەندروستی ئایا بۆچی دەرفەتەکان چین زانکۆکان کۆمپانیەکانی ئەمریکا کە دێن بۆ هەرێمی کوردستان هیچ زانیاریێکیان لەسەر هەرێمی کوردستانی ڕەنگی ئەمە هۆکارە بێت لەوەی کە ڕێگر و بێت لەوەی کەوا بێن و لێرە کار بکەن بۆیە ئێمە وتمان دەمانەوێت لە بواری کەرتی تایبەتدا کۆمپانیەکانی ئەمریکی بێنین بۆەوەی کەوا ئاشنایان بکەین بە ژینگەی هەرێمی کوردستان بەڕاستی تۆ ئەبێت چیرۆکێک دروست بکەی لەسەر ئەو دەرفەتانی کە لە بەردەستدا لە هەرێمی کوردستان تاوەکو ئاشنای بکەی بە کۆمەلگای نێودەوڵەتی و بە بازرگانی نێودەوڵەتی بابەتی شەفافیت زۆر گرنگە بابەتی سەروەری یاسا گرنگە بابەتی ژینگەیەکی ئارام و لەبار و سەقام گیر گرنگە و متمانە گرنگە و دڵنیایی گرنگە بۆ بازرگانانی ئەمریکی و بیانی بۆی بزانن بە چ شێوازە کارەکەن بۆیە کۆمەڵە فاکتەری زۆر هەیە کە بوونەتە ئاڵنگەری تاوەکو ئێستاکە کۆمپانیەکانی ئەمریکا لێرەدا نەبوونە وەکوتم زیادکردنی و ئاشناکردنی کۆمپانیەکانی ئەمریکا بە ژینگەی کوردستان خاڵێکی سەرەکیە بێ بۆی زاڵبین بەسەر بەستە دەدا کۆمەڵە کۆمپانیا هەن هەندێکیان لە سعودیان هەندێکیان لە مصر کار دەکەن لە وڵاتانی دیکە کار دەکەن ئێمە ئەمانی ئەوانیش بێن تێبگەن لە هەرێمی کوردستان ئەوانش بێنین لە هەرێمی کوردستان کار بکەن و بەلایانی کەمەوە ئەو کۆمپانیانی کە لە وڵاتانی ئەمریکین و لە وڵاتانی سعودیا و مصر ئەوانە کار دەکەن تێگەیشتێکی باش بۆ کۆمپانی ئەمریکان لە ئەمریکا دروستکەن بۆ ئەوەی کە ئاشنابن بە هەرێمی کوردستان ئێمە ئەمانەوێت بزاڵ بن بەسەر بەربەستانی کە تاوەکو ئێستاکە کێشە بوونە لە بەردەم ئەم جۆرە بازرگانی کە ئێمە ئاماژەی پێ دەدەن بۆیە کاتێک ئەمە دەگەڕێینەوە کۆمپانی ئەمریکان دانیشتنی تایبەتی خۆیان دەبن بڕیارەدەن لەوەی کەوا ئایا ئامادەیان چایە بێن بۆ ئێرە کار بکەن یاخود نا بەڵام ئێمەکو ژووری بازرگانی شاریان لێ ناکەین کە بە زۆر بێن بەڵکو هێنانمانە بۆ خۆیان بە چاوی خۆیان دەرفەتەکان ببێنن و پاشان بگەڕێنەوە بڕیار بدەن لەوەی کە بە چه شێوازێک دێن بازرگانی دەکەن لە هەرێمی کوردستان و بەرهێنان دەکەن لە هەرێمی کوردستان لە هەر سێکتەرێکدا بێت هەرچی ئێمە وەکوتم بریتیم بوو لە زیادکردنی وەشیاری پێناساندنی ئەو دەرفەتانی لە هەرێمی کوردستان هەیە بە بازرگانانی دەتوانین بڵێن ئەمە هەمان هۆکار بووە کە بەشێکی زۆر لە کۆمپانیا گەورەکانی تەکنۆلۆژیا کە تاوەکو ئێستا لەقەکانی خۆیان لە هەرێمی کوردستانیان کردوتەوە هەمان ئەو هۆکارەی هەیە کە نیانزانی و هەرێمی کوردستان چۆن چۆنیە لە کاتێکدا کە وەکو توش ئاماژت پێکرد بۆ نمونە کوردستان 24 هەموو تەکنۆلۆژیە سەردەمەکان لە بواری میدیادا بەکارێنەوە خەڵکی هەرێمی کوردستانیش بەگشتی زۆر تێکەڵن لەگەڵ تەکنۆلۆژیا و زۆر بەکاردێنن بەدڵنیایەوە تۆ ڕاستەکەی بەشێکی زۆر لە کۆمپانیەکان مۆدەلی جیاواز و بازرگانی جیاواز ئەنجام دەدەن بەشێکی زۆری کۆمپانیا ئەمریکانی بواری تەکنۆلۆژیا نەک تەنیا بۆ خۆیان نوێ لە کارکردندا بەڵکو زانیاری پێویستیان نەبووە لە
بواری So you have a kind of a new class تەکنۆلۆژیا of لە هەرێمی companies in کوردستان the و لە technology شوێنەکانی دیکە space. کۆمەڵێک And some of them have کۆمپانیای different زۆر business بەرزی models from نوێی some of the other تەکنۆلۆژی هەن sectors. کەوا بە Now, تەکنۆلۆژیایەکی what I نوێ think کار is دەکەن important ئەمە to هۆ understand is کارێکی because سەرەکیە they're کەوا often, شارەزانە بوونە you know, بۆیە talking about نەهاتنە بۆیە technology, کاتێک ئێمە قسە they may لەسەر not تەکنۆلۆژیا need as دەکەین big of a footprint. ڕەنگە بڵین They ئێمە can وەکو هەرێمی operate, کوردستان you know, پێویستمان from بەو هەموو one spot تەکنۆلۆژیانەوە and نەبێت touch a بەڵام lot بە of different ئەتوانی countries بڵین from that one کۆمەڵێک spot. وڵاتانی So دیکە that هەن has to کە be ڕۆشنێتە factored سەر in. ئەو And ئاراستەی certainly, کەوا I think, helping them تەکنۆلۆژیای نوێ understand بەکار the بهێنین safety and the بۆیە security خاڵی and how یەکجار that's جەوهری لێرە improving ئەوەیە in کەوا Iraq and what you have کۆمپانیەکانی up here in the ئەمریکا Kurdistan شارەزای region. These are all ژینگەی important factors. سەقامگیر و ئارامی At the end of هەرێمی the day, کوردستان they're بن gonna make the ئەمە decision خاڵێکی on whether یەکجاگرنگە they're gonna بەڵام put وەکوتم لە an کۆتاییدا employee ئەوان خۆیان بڕیار in دەدەن a کەوا certain ئایا place, ئەم I ژینگەی think, تا چەند based لەبارە بۆ on ئەوان those بۆی کار factors بکەن and more. بەڵام لەسەر بنەمە ئەو But I شتانی think کە بۆیان those ڕوودەکرێتەوە companies are still دەتوانین young, and بڵین there's an تێگەشتێکی opportunity to باشتیان grow بۆ with them. دەردەکەن They might و start off دەرفەتی with a سەرەکی distributor دەرفەتی model. They might گەورەشەیە لە start هەرێمی off with a کوردستان بۆی بتوانرێت partnership with a سوودی لەوە بگرێت و university. هاوبەشی نێوان There's all ئەمریکا sorts of کوردستان different ways they لەسەری can come بنیاد into بنرێت Iraq, into the وەکوتم Kurdistan هەمیشە region. دەرفەتی And I جیاواز think these هەیە are بۆ ideas to کۆمپانی explore ئەمریکان with لە them. سێکتەری And جیاوازدا we look forward بێنە to پێشەوە helping بەڵام یەکێک پێویست drive some بوو of this ئەمەیان بۆ conversation شی بکاتەوە going و یەکێک پێویست بوو بۆی ئەم پەیوەندیە دروستکە و ئێمە ئەمەمان ئەنجامدا زۆر باشە با ئەم پرسیارە بوو ئەنەخان بێت خاتونانە ئەم هۆکارانەی کە بڕێستێف ئاماژەی پێکرد کە بڵێن کۆمپانیا ئەمریکیەکان زانیاریان نەبوو لە هەرێمی کوردستان پێت وایە کەم تەرخەمیەکە لە هەرێمی کوردستان بووە لە ئێمە بووە کە نەمانتوانێت مارکتینگێکی باش بوو هەرێمی کوردستان بکەین کەوان ئاگدار بن یان ئەو لینکە نەبووە یعنی کە کەسێکی وەکو ئێوە لاانێکی وەکو ئێوە بەڕێستان دەست پێش خەر بێتن بۆ گەیاندنی هەردوو لایەن بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمە فاکتەرێکی کاریگەرە کە ئەمە پێمان وابوو کە دەبێت ئیشی لەسەر بکرێت ئەوش نەبوونی زانیاریە ئێمە هەوڵماندا پەیوەندیکی مرۆیی ڕاستەوخۆ دروستکەین بەڕاستی ئێمە کە زۆر خۆشحاڵ بوون کە یەکێ لەو شتانی کە لەگە خۆشمانە دەیبینەوە کە ئەنجامی ئەم سەردانەمانە ئەوەیە کەوا ئێمە بەرگەر کینگمان بینی کە لێرە فراوان بووە یعنی ئێمە ئەو تیمی کەوا لێرە بوون ینی بەرگەر کینگیان بۆ نمونە بینی لێرە ئەمە خاڵێکی یەکجاگرین کە دەبینی ئەزمموی خواردن کرا لێرە و دەرفەتە جیاوازەکان بینرە ئەمە هەموو شتێکن کەوا دەکات تێگەیشتنی کۆمپانی ئەمریکیەکان بگۆڕێت بەڕاستی ئێمە بە نوێنەرەتی کۆمپانی ئەمریکیەکان ئەمانەوێ بڵین کەوا ئەم دەرفەتەی کەوا نەبووە لە ڕابردوودا پەری پێ بدرێ نەبوونی زانیاری بووە نەبوونی ئەوە بووە کە ئەمریکان بەڕاستە و خۆ ژینگەی کاکردن ئێرە و دەرفەتەکانی ئێرە بینن بۆیە ئێمە هەوڵماندا ئەمە کاری لەسەر بکەین و وەکوتم ئێمە وەکوی کە ستێفش ئاماژەی پێدا ئێمە ئەمانەوێت هەموو ڕەهندە جیاوازەکان بە چاوی خۆیان ببینن کۆمپانیەکان بۆ خۆیان ژینگەکە بین و بۆ خۆیان بڕیابدان پێش ئەوەی کەوا ئێمە پێیان بڵێن وەکوتمان دەرفەتی زۆر باش هەیە سەرچاوی زۆر باش لە بەردەستە بۆ ئەوەی وەبەرهێنان و پێشکەوتی کە ئەنجام بدرێت کوردستان لە ڕێگەری ئەو بەردەش لەگەری وەشدایە کە بتوانێت خۆشگوزەران بێت و ئەرکی ئێمە ئەوە بووە کە ئەمە دابین بکەین و من بەڕاستی ئەمە فاکتەرێکی کە ئاماژە بدەم کەوا زۆر گرنگە قسەی لەسەر بکەم بۆ هەرێمی کوردستان لەسەر پرسی زیادکردنی هۆشیاری ئەوەش ئەوەیە کەوا نوێنەرایەتی حکوومەت یاریمی کوردستان لە ئەمریکا بەیان خان کارێکی جا گەوری ئەنجام داوە لە ئەمریکا سەردانی ویلایەتە جیاوازەکانی ئەمریکای کردووە و هەمیشە هەرێمی کوردستان و ژینگەی هەرێمی کوردستان و دەرفەتەکانی هەرێمی کوردستانی ناساندووە بە کۆمپانی ئەمریکیەکان ئەمەش خاڵێکی یەکجار گرنگە بەڕاستی ئەمە شتێکە بەتەنیا ناکرێت چکە لە کۆتاییدا ئەتوانم بڵێم ئەمریکا بە شێوکی گشتی 50 ویلایەت پێکهاتووە یەکجار وڵاتێکی گەورەیە و پسپۆڕی زۆر جیاوازیکە و دەرفەتەکان لە ئەمریکا گەورن زۆر قورسە تۆ کوردستان بە هەرێمی کوردستان بە ئەمریکا و بە بازرگانانی ئەمریکا بناسێنی کە کۆمپانیای یەکجار گەورە و مەزنن قورسە وایان لێ بکەیت کە بێن بۆ هەرێمی کوردستان کار بکەن بۆیە بەیانخان کارێکی گەوری کردووە لەوەی لە ڕابردووە بەردەوام هەوڵی داوە ژینگەی هەرێمی کوردستان بە کۆمپانی ئەمریکیەکان بناسێنێت بەڵێ بەڕێستێ دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی گشتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لێدوانێکی بوو کوردستان 24 بۆ ئەماژە بەوەیدا کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدەن هەرێمی کوردستان بکەنە خاڵێکی زێڕین لە بۆ وەبەرهێنان و بازرگانی لە تەواوی ناوچەکە پێت وایە هەرێمی کوردستان دەتوانێت ببیتە خاڵێکی زێڕین لە هەموو ناوچەکە
بەڵێ بەدڵنیایەوە من ئەلێرە سپاس و پێسازینێکی تایبەتم هەیە بۆ هەموو ئەو تیمانێکەوە ئەم کارانە کردووە بەڕاستی بە بڕاندکردن بە شێوازێکی ڕاستە و خۆ زۆر گرنگە بۆ ئەو توانایی کە تۆ هەتا هەمیشە بابەتەکە لە وردارەکاندا هەیە و نەناساندنی وردەکارەکاندا هەیە ئێمە وەکو ژووری بازرگانی ئێمە ئەمانەوەیەکێک لەو هاوبەشانەی کە هەوڵ بدەین ئەم ڕوئیایی هەرێمی کوردستان گەشە پێ بدەین بۆ یەکارێکی زۆرمان پێویستە لە ڕاداهاتوە ئەنجامی بدەین بەڵام زۆر گرنگە ئەوەی کەوا جەنابەت ئاماژ پێدا وە کۆمپانیای ئەمریکەکانش ئایان بێن تەماشای ئەمە بکەن نەک تەنیا لە بواری کشتتوڵی لە بواری تەکنۆلۆژیا لە بواری تەندروستی و لە بواری ژینگە بە شێوەیەکی گشتی و لە بواری سەکتەری گاز و وزەی پاکشدا بە هەمان شێوە بۆیە زۆر گرنگە تۆ بە شێوازە کار بکەیت تەنیا بیر لە دەرفەتە بازرگانەکان نەکەیتەوە بەڵکو چۆن ئەتوانێن بێتە وێستگەیەک بۆ هاوردەکردن و هەناردەکردن و دروستکردنی پەیوەندیکی بازرگانی بەهێزتر و تۆکمەتر بۆیە ئێمە ئەمانەوێت کەوا براندی نوێ و شێوازێکی نوێی کارکردن بە ڕوویایەکی نوێ لەگەڵ هەرێمی کوردستاندا پەرە پێ بدەین و خۆشحاڵشین کە لەسەر ئەمە هاتووین داوتوێی بکەین. بەڕێز ئانا هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە بە حکمی ئەوەی بەشێک بووە لە بەناچاری یان بە ناچارکراوی بەشێک بووە لە عێراق ئەمەش کاریگەری لەسەر هەژاری و پێشکەوتووی و دەلیڤەی یان هەلیکار هەبووە لە هەرێمی کوردستان. ئێمە کە باس لە ئەمریکاش دەکەین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەواتە ئێمە باس لە ئابووری باس لە ئەزمون باس لە پێشکەوتووی دەکەین تا چەند ئەم نزیک بوونە کاریگەر دەبێت بۆ زیادکردنی هەلیکار لە هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕکردنی ئەزمون یان زیادکردنی ئەزمون بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بەدڵنیایەوە ئەمە بەشێکی ناوازەی کاری ئەم کۆمپانی ئەمریکان و ئێمەیە لە ژووری بازرگانی ئێمە ئەمانەوێت کەوا جۆرێک لە ڕێز جۆرێک لە تایبەتمەندی دابنین بۆ هەموو ئەو سپۆرە جیاوازیانی کە هەیە لێرە لە هەرێمی کوردستان کە کاریان کردو لە ڕابردوودا ئێمە دەزانین کەوا هەرێمی کوردستان خەڵکانێکی تێدایە خەڵکانێکی خاوەن بەهرەمەندی تێدایە و دانیشتوانێکی بەرفراوانی تێدایە و بەشێکی زۆر خواستی کاکردن و هەماهەنگی زیاتریان هەیە لەگەڵ وڵاتانی پێشکەوتن و ئێمە بینیمانە کە ئەم پێشوازیە گەرمە و ئەم توانایی کەوا هەیە و حەز بە هاوبەشی دەکات خاڵێکی یەکجاگرنگە کە ئەتوانێت سوودی دوولانەی هەبێت بۆ هەردوو لە بۆیە کاتێکە دێتە سەرپرسی ئەم جۆرە بابەتە ئەم جۆرە ئاڵوگۆکردنی بیرڕایە ئاڵوگۆکردنی ئەزمونە ئاڵوگۆکردنی داهێنانەکان ئێمە دەیبینین کە بناغەیەکی زۆر باشە بۆ ئەوەی کۆمپانیا ئەمریکان بێن کارکەن لەگەڵ هاوبەشەکانی هەرێمی کوردستان و بەڕاستی ئەوەی ئەمریکەکان و بازرگانەکانی ئەمریکاش دەیکەن ئەوەیە کەوا هەوڵەدەن کە ئەو هەماهەنگی ئابووری کە هەیە بەهێزتری بکەن لە بازار بە شێوەیەکی گشتی کە بە جۆرێک سودمەند هەردوو لا بێت ئەمە شتێکە بەڕاستی کە جیاوازی کۆمپانی ئەمریکان دەردەخات لەگەڵ وڵاتانی دیکەدا. و من ئەمێ شتێکی دیکەش ئاماژە پێ بدەم کاتێک کە تۆ تەماشای دەکەی خەڵک قسە لەسەر سەرچاوەکان دەکەن قسە لەسەر دەرفەتەکان دەکەن خەڵک هەمیشە بیر لە چێکاتەوە لەسەر چاوە سروشتەکان وەکو گاز و نەوت و ئەم شتانە دەکاتەوە بەڵام بەڕاستی گەورەترین توانای ئێوە بریتین لە خەڵکانی ئێوە بریتین لەو کەسانەی کەوا گەنجن برسیم بۆ کاکردن تیونین بۆ کاکردن و دەیانەوێت دەرفەتەکانی هەرێمی کوردستان سەکتەرەکانی هەرێمی کوردستان پێشکە بدەن ئەم خواستە و ئەم توانایی کەوا فەرمانبەران و کرێکارانی هەرێمی کوردستان هەیەە دەرفەتێکی گەورەیە بۆی هاوبەشی پەیدا بکات لەگەڵ بازرگانی ئەمریکاندا بۆیە ئەتوانم بڵێم بۆیە ئێمە جەخلەتەوەکەن و دەرفەتێکی گەورە هەیە چونکە یەکێ لەو شتانی کە هەرێمی کوردستان جیاکاتەوە بریتە لەو خواستە لەو تیمە لەو کرێکارە گەنجانی کەوا هەن لە هەرێمی کوردستان بۆیە ڕەنگە تۆ هەنێک جار لە کۆمپانیەکان کە دێن ڕەنگە بەڕێوەبەرێک یا دوو بەڕێوەبەر بێنن لێرە کار بکەن ئەجیناوەی دیکە بەو تیم و کرێکارە ناوخۆی و خۆماڵیانە ئەنجام بدەن کە توانایەکی باشیان هەیە ئەتوانن کار بکەن ئەوش لە ڕێگەی ڕاهێنانکردن و زیاتر پێشخستنیان تۆ ڕەنگە هەنێک جار ئەوە بکەی لە دەرئەنجامی ئەم هاوبەشێکەوە هەیە وا بکەی کوردەکان بازرگانی خۆیان هەبێت و کۆمپانیای خۆیان هەبێت و لە داهاتووە بەجۆرێک پێش بکەون بتوانن بیکەن بە پیشەسازی بۆیە ئێمە حەزەکەین ئەمە ببین حەزەکەین ئەم پەیوەندیە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی ئەمریکا کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی ئەمریکا زیاتر گەشە بدا لە بواری ئاڵگۆکردنی زانیاری ئاڵگۆکردنی معریفە و ئایدیاکان وەکوتم کاری زۆر هەیە ئەنجام بدرێت ئەمە تەنیا سەردانێکە بۆ ڕێکخستنی پەیوەندیەکان گەنجێکی زۆر لە هەرێمی کوردستان دەژێت و دەرفەتی گەورە هەیە بۆی ئاوڕێکی بەهێز لە کوردستان بدرێت. کوتا پرسیارم بە پرسیارێکی هەندێک
شخصی بێت تایبەت بێتن بەڕێز ئانا بەڕێوەبەری ژوورەکەی و بەڕێزیشتان جێگیرەکەنە هەموو جارێک دەڵێن ئێمەی پیاوان لە ماڵەوە بندەستین پێما بێت بەڕێستان دوو جار بندەستن وانە؟ Apologies, we're just waiting on the translation. ببورم من چاوەڕێم ئەو کەوەگرەکە لەسەر چاوەڕە وەرگرانەکە بۆم بابەتەکە لەسەر ڕۆڵی ئافرەت و پیا و بێت لەوەی کە ئەم کاری ئێمە دەیکەین بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵین کەەوە ئێمە داینامەکێتێک لە کارکردنمانە هەیە لەوەی کە هەم لە پەکری تایبەتەوە هەم لە سەرکەری گشتیدا بەڵێ لە ڕاستیدا Anna's a perfect ئانا example. We try to نمونەیەکی lead زۆر by گەورەیە لەوەی example کە at the U.S. Chamber چۆن of ئێمە Commerce. لە And ژووری you بازرگانی have to have the دەبێت full تۆ workforce at the table. هێزی جیاواز That's بێتە men, پێشەوە that's بۆ women, کارکردن چ that's ئافرەت different چ پیا و religions. You have to چ bring ئاینی people جیاواز چ together. ڕەگەزی جیاواز And زۆر that's گرنگە how دەبێت you خەڵکە create جیاوازەکان an بەیەکەوە economy کۆ that's بکەیتەوە gonna do بەم شێوازە تۆ important, دەتوانی innovative, کار بکەیت growing things. داهێنان So, بکەیت لە ڕێگەی yes, ئەم داینامێکێتی و including ئەم هەمە women جۆری in کەوا the پێویستە workforce, including ئافرەتان دەبێت women بەشێکی سەرەکی بن لە management, پرۆسی decision-making کارکردن roles, لە بڕیاردان allowing them لە to flourish کارکردن و and ئەبێ do ڕێگە و ئەو great دەرفەتە things. بڕەخسێنی It's بۆی کەوا incredibly ئافرەتان possible. کاری We see گەوریان that لە دەست happening ئەنجامێ up in دێ the Kurdistan ئەنجامی بدەن ئێمە بینیمانە لە All I can کوردستان say شاد is to دەرفەتی continue گەورە هەیە بۆ to do ئافرەتان that. لە شوێنی گرنگدا کار دەکەن ئەمەش خاڵێکی زۆر گرنگە All the way through. نمونەیەکی جوارن و پێکەوە زۆر بمێنن و سەرکەوتوو بن